خەڵکی لەم بابەتەیە کە شوێن سونەتی ڕەسوڵ الله بکەوێ سێ بەشە. هەیەتی گرنگی نایە بە شکڵ و شێوەکە. ئاوا لە دوورۆی بینی دایماڵی ئەم کابرایە ئیتر بەدەست شێر و پڵنگەوە بۆ بەر بۆ ئێسا هاتووە. جل و بەرگی هەمووی تێکچوو، شقل و شێوە و قژ و هەیکەل و هەمووی تێکچوو، هیچ شتێکی مرەتەب و منەظەم نییە. ئەگەر گەنجە بیەوێ ئیسلام وەرگرێ کە ئەوە بینێ لە یعنی منیش ئەم دینەتە بەنی کەم ئاوام لێ شقل و شێوەم ئەترسێ لە ئیسلام لەبرێ حەزی لێ بکە. تۆ بێ گرنگی بەخۆ بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلی هەبوو تایبەت بۆ وەفد لە بەریەک لە اعتیکافا بوو سەریە بردە و دیەوە بە عایشە خاتوونی ئەوت بۆم شەو بۆم دابێنە سەر و خۆش ڕیشم. تۆ چەنێکە ئاو بەر سەر و خۆش ڕیشە نەکەوتووە، چەنێکە داو نەهێناوە، چەنێکە عەترێ لە خۆ نەهێناوە. خۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ لەو دنیای ئێوە کە حەستان لێ یەکێ لەوانە چییە کە من حەزم لێیە؟ طیب بۆنی خۆش کوا سنەتە کوا لەوە چی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێ تەرتیب نەبینراوە، دایما لەو پەڕی مرەتەبی و جوانیە بووە، هەرگیز نەبینراوە سەر و قژی ئاڵۆسکا و سەر و ڕیشی ئاڵۆسکا و جل و بەرگی تێکچوو. گرنگی بەخۆی داوە کە چۆتە ناو خەڵک، گرنگی بەخۆی داوە لە مۆقیعەکەتا لە شوێنی ئیشەکەتا بۆ شێوەی ئیشەکە دوا خوازی ئەمە کێشەمان نییە. بەڵام تۆ بێ گرنگی بەخۆت بێ. بۆ ئەگەر گەنجێک تۆی بینی بڵێ کاکە وەڵا ئیسلام پێو ناڵێ بڕۆ گەڕ بە بۆ خۆ دایما ئاڵۆسکا و شپر زەبە. ئیسلام پێتەڵێ مرەتەب بە، پێتەڵێ تەرتیب بە، پێتەڵێ جوان بە. بڕۆم گرنگی بەخۆم بم، گرنگی بەخۆ بە. حتا سەحابە بۆ دیوێتی جلەکەی چڵکن بووە فەرمێتی ئەلا یەجید هذا ماء یغسل به ثوبه. ئێمە ئاوی دەست ناکەوێت جلەکانی بشوە. دیوێتی خۆی چڵکن بووە فەرمێتی ئەوە ئاوی دەست ناکەوێت خۆی بشوە. دیوێتی سەر و قژی بژ فەرمێتی ئەلا یەجید هذا شيئا يسكن به شعره. مشتێکی دەست ناکەوێت قژ و ڕیشی خۆی پێدا بێنێ و ڕێکی کاتەوە. چۆن نەبێ ئینسانی موسڵمان وابێ خەڵک بیبینێ ڕاکالەی وابزانێ لە دارستانەوە هاتووە نابێ. و هەنێک گەنج وازانێ کە وا بوو ئیترەوە معنایەوەیە زۆر خەمی دنیەتی زۆر شتێکی باشی کردووە. وەیە ئیسلام هەر دەرەوە نییە هەر ناوەش نییە، دەرەوە و ناوەوەشە هەردووکێتی باشە. بۆیە بێ هەوڵ بدەی گرنگی بە خۆت بدەی بە تایبەت لەم ڕۆیە کە گەنجە مسڵمانەکان کەمن زۆر گرنگی بە خۆتان بدەن و زۆر بە مرەتەبی دەرکەون، چونکە خەڵکێک هەیە ئەگەر ئێوە ببینێت چاوتان لێەکە، چاوتان لێەکە حەزی بە دینەکەتانە بێ، حەزی بە شێوازەکەتانە بێ، تەماشای کابرای یەهودیکەن، کابرای نەسڕانیکەن، کابرای کافرکەن، بەدڕەوشتیە هێنێ. بەڵام ئەمەندە خۆی تەرتیبەکە خەڵک حەزەکان سەیری کاو لێ وەرگرێ. تۆ دینە جوانە و پێ بۆ خۆ مرەتەب ناکەی با خەڵک حەز بکات لێ وەربگرێ. بۆیە گرنگی بدەن بە خۆتان. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لە ظاهر و لە باتینە لەو پەڕی جوانیە بووە.